واللهی لەگەر چای زۆر برادری زۆر زۆریش باشە ینی بێ چای ناژین بەڕاستی. پاشنان زیاتر حەزت لە چایە یان چۆن چەند جار واللهی لە خوێنیش چای دەخۆم پێشی نانی و لە پاشنانیش ئەوە بێ حیساب حیسابی نییە لە چای خواردن. باشە لە جەوی گەرم زۆر جار فەرقی پێ ناکەن لەگەڵ ئەمن بەخۆم شخصی حەزم لە جەوی گەرمە حەزم لە ساردی نییە. گەرم و سارد لەکرە من هیچ فەرقەشی نییە بەس گەرمەکەم پێ باشترە ینی زیاتر چای لە گەرمەکەی دەخۆم. لە چایخانەی زیاتر چای دەخۆیان لە ماڵەوە واللهی زیاتر لە چایخانەیە چکە لە ماڵێەوەی بەڕاستی هەموو دەمێ ئەو چای حازری نییە ئەتو هەردەم چای بخۆی بەس لە ماڵێش دەخۆم وەڵا بێ حیساب حکم بە دکتۆر و تشتیوان نییە بەس لە باو و باپیران بەجێمە ئەوەی فێرە چایبی ئەگەر چای نەخوا سەری دێشی بەرە ئەگەر سەری هێشتا کە سەری هێشتا چایەکی خوارد مرتعدەبی سەری ژانەکە نامینی هەتا ئێستا ئەو عمرم 59 ساڵم هەتا ئێستا ئەم بە حیاتی نەحەبوو خواردێ نە دەرزیم لێدایە نە دکتۆریشم دیتی هەتا ئەو دقەی و لە عمریشم لە 8 ساڵان بۆم جگارەی دەشێشم هەتا ئەو دقەی و چاش دەخۆم هەتا ئێستا نە دکتۆر و نا وەڵڵاهی ئەمە زۆرتر حەزم لە شیرینیە بەرێ دیش لەمەش دەخۆین بەس نمونونەکە.